سەبارەت بە کۆبوونەوەی قوبات تاڵەبانی لەگەڵ بەڕێوەبەرە گشتیەکانی سلێمانی گفتوگۆ لەگەڵ بەڕێز عەزیز سەعید بەڕێوەبەری گشتی و بەرهێنانی سلێمانی دەکەم کە بەڕێزیان لە سلێمانیەوە لەگەڵم دەبێت. کاک عەزیز سڵاوت لێبێت. سەبارەت بە پرسی کۆبوونەوەکەی ئەمڕۆی قوبات تاڵەبانی لەگەڵ بەڕێوەبەرە گشتیەکان گفتوگۆ لەگەڵ دەکەم. دەمەوێت یەکسەر لەوە بپرسم ئەو پرۆژانەی کە بڕیارە دوای ئەنجامی کۆبوونەوەکان کە بخرێنەوە کار ئەوانە هیچ گرفتێکی یاساییان هەیە نییە بە خێرایی دەخرێنەوە کار؟ من حەزەکەم ئەم کاتە ئەلبەتە بکاتە ئێوەش باش و بینەرانیش من حەزم کرد زیاتر لەسەر بابەتەکە بە دوو تەوەر قسە بکەم. تەوەری یەکەمیان کە بریتی بوو لەوەی کە ئێمە لە 4/9 جەنابی جێگری سەرۆکوەزیران کۆبوونەوەیەکی بەسەرجەم فەرمانەکانی حکوومەت کە لەوانەی پەیوەندیدارن بە پرۆژەکانی وەبەرهێنانەوە و لەوەیە داوایان لێکرا لە ماوەیەکی زۆر کورتدا کە هەفتەیەکی خایاند ئەوان هەموو ڕاوسرنجی خۆیان و سایت پلانی ئەو پرۆژانە ئامادە بکرێ بۆ ئێمە بتوانین کاری مۆڵەتەکانیان بە تەواو بکەین. هەڵبەتە ئەمە کارێکی زۆر گرنگ بوو و ڕاستیەکەی بۆ جەنابتان شی بکەینەوە ئەمە هەمانگێکی گەورەی دروست کرد کە ڕۆژانە و هەتا شەوانێکی درەنگ لە سەرۆکایەتی شارەوانی و نەخشەدانان و لایەنە پەیوەندیدارەکانی تریش هەمووی ئێمە لە کارە بووین بۆی بتوانین نەتیجەیەکی باش بین لە ئەبزین ئەوە هەمانگی کە کراوە لە نێوان فەرمانەکانی حکوومەتە چ بەرهەمێکی بێ. هەڵبەتە کاری باش کراوە. ئەمڕۆ جێگری سەرۆک وەزیران بۆ پێی کە جەنابیان ئەندامی فەخری ئەنجومەنی شارەوانین و ئەنجومەنی شارەوانیش پێکهاتووە لە زۆربەی فەرمانەکانی حکوومەت بۆیە هەم بەشداری کرد لە کۆبوونەوەکە وەکو ئەندامی فەخری و هەم بەشداری کرد لەوەی هەڵسەنگانیە بکا بۆ ئەو کار و چارەکیانەی کە ئەم ڕۆژانە کراون. بەڵێ باشە کەواتە بە هەر بەپێی ئەو زانیارانی کە هەن لە ناو کۆبوونەوەکەدا ئەنی باسی ئەوە کراوە هۆکاری پەکەوتنیەوە پرۆژانە کۆمەڵێک هۆکار بوون یەکێک لەوانە دەستی دەرەچی کە هەبووە بەم کۆبوونەوەیە ینی ئەم پرۆژانە جارێکی دیکە بە خێرایی دەخرێنەوە کار هەوڵدراوەکە دەستی دەرەچی بە تەواوی بنبڕ بکرێت بۆ بەڕێکەوتنی ئەم پرۆژانە. زیاتر باس لە بابەتەکە بکەم گلەی وگازندە هەبوو لەسەر ئەم پرۆژانە کە کۆمەڵێ لەم پرۆژانە لە فەرمانەکانی حکوومەت دواکەوێەوە و بەرهێنەرەکان گلەی وگازندیان هەبوو بۆیە کار 55 پرۆژە وەکو قۆناغێک خرایە بەردەستوانرا لەمانە 50 پرۆژەی کاری لەسەر بکرێەوە ڕاوسەرنجی یاسایی لایەنەکان وەربگرێەوە ئەو کارانەی کە هەبوو کێشە و مەشاکلێک بۆیان چارەسەر بکرێت لەم ڕۆژانەدا و ئەمڕۆ بەڵێ بۆ نەتیجەیە گەشتین کە توانیمان ئەو پرۆژانە لە کێشە و گرفتەکانیان بێنینە دەرەوە حەلی چارەسەری خۆیان بۆ دابنرێ. بەڵێ ئەی سەبارەت بە کێشەی ئەو کێشەی کە هەیە مەسەلەی دابەشکردنی موچە لە سلێمانی سەبارەت بەمە چی دەکرێت؟ ئەگەر باس لە موچە بکەین هەڵبەتە ئەگەر موچە باسەکەی بەڵێ موچە ینی ئەمە دەبێتە هۆکارێک بەگەرخستنەوەی ئەم پرۆژانە داهاتێکی زیاتر پەیدا بێتەوە بۆی گرفتی موچە لەم شارەکەم بێتەوە قسە لەسەرەوە کراوە خۆی بە تاکیدی ئەگەر موچە بەردەوام بێت وەکو ئەم چەند مانگی کە ئەم مانگی کە بەردەوام بوو هەڵبەت ئەوە کاریگەری تەواوی ئەبێ خەڵک احتیمادی زۆری لەسەر موچە هەیەەوە دووەم ئەگەر ئەم پرۆژانە کار بکەن هەڵبەتە بێجگلەوەی کە هەلێکی کاری باش ئەڕەخسێنێ بۆ خەڵکی بازاریشە بژێنێتەوە و جارێکی تر خەڵکە بێتە خاوەن داهاتێک وە کۆمەڵێک خەڵکە توانیە لە پرۆژەکانی وەبەرهێنان سوودمەند بێەوە لە پرۆژە نیشتێژەکان بتوانانی یەکی نیشتەجێ بوون بەدەست بێنێەوە ئەگەر تۆ لێکدانەوەیکی ئابووری و لێکدانەوەیکی کۆمەڵایەتی بۆ بکە دیارە کۆمەڵێک سوودی خۆی هەیە کە سوودەکانیان بۆ دەرەنجامەکانیان لە ماوەیەکی نزیک تا ئیشەڵا بەردەستە بێ و ئەتوانرێ بێتە هۆی باشەکەواتە بڕیاردەچی باش و بازاڕێکی بوژە بڕاردراک کە ئەم هەمانگێکی باش لە ناو فەرمانەکانە وەکو چۆن ئەم ماوەیە کرا و لەمە بەدواش ئەو هەمانگێ بکرێ بۆی بتوانرێ بەبێ کێشە پرۆژە بکرێ و لایەنە پەیوەندیدارەکان خۆیان هەڵسن بەکاری خەڵک
و ئەوەی لە پێناوی خەڵکا بێ و خزمەت بە خەڵکی بکە کێشە و عەرقەلەی بۆ دروست نەکرێ و ئەو کێشانەی کە هەبوون پێشتر لە زەوی و زارا و لە بابەتەکانە بە چارەسەرێکی گونجاوە لەلایەن ئەنجومەنی شارەوانی و شارەوانی سلێمانی و نەخشەدانان و لایەنە پەیوەنددارەکانەوە بە شێوەیەک ئاراستی و بەرهێنان بکرێت کە بتوانرێت بە جوانی کاری لەسەر بکرێ و هیچ کێشەیەکی دوا ڕۆژی نەبێ. بەڵێ بەڕێز عەزیز سعید بەڕێوەبەری گشتی و بەرهێنانی سلێمانی لە سلێمانیەوە لەگەڵمان بووی. سوپاس بۆ تۆ کاک عەزیز ماندوومان کردیت.